شەڕی پشت ئاشانی براکان و ناچارکردنی لایەنەکان بۆ براکوژی. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆی کورددا دەڵێت پارتی و هێزەکانی حسک و حشە ناوەناوە لە شەڕدا بوون لەگەڵ هێزەکانی یەکێتی. ئەمە سەرەڕای چەند هەوڵێک لەلایەن حش ئەوە کە بۆ ڕێگریکردن بوو لە هەڵگیرساندنی شەڕ. ئەوانیش لە ناوەڕاستی شوباتی ساڵی 1983 لە نێوان نوێنەری پارتی و یەکێتی و حشەدا کۆبوونەوەیە کرا و هەوڵی چارەسەرکردنی ناکۆکیەکاندرا. بەڵام مەسعود بارزانی دژ بەو هەنگاوە وەستایەوە و نامەیەکی بۆ نوێنەری حشە حەسەن میرخان نووسی و لێڕاگەیان کە حەق نەبوو تۆ لەگەڵ یەکێتی کۆبوونەوە بکەیت. وەنامەکەی مەسعود بارزانی بۆنی ئاشتی لێ نەدات. هەرچەندە دواتر نوێنەری حش و حسک لە حوتی سی ساڵی 1983 لە ڕۆژئاوای کۆیە کۆبوونەوەیان کرد و ڕێکەوتن نامەیەکی ئاشتیان مۆر کرد. بەڵام بارودۆخەکە زیاتر بۆنی شەڕی لێدەهات وەک لە ئاشتی. دەرەنجام شەڕ و پێکدادان لە نێوان جوود و یەکێتیدا دەستی پێکرد. هەردوو لا قوربانیان هەبوو و هێزەکانی جوود لە 26 چواری ساڵی 1983 هێرشیان کردە سەر هێزەکان یەکێتی لە بالیسان و لە ناوچەکە دەریان کردن. گرتنی بالیسان زیانێکی گەورە بوو بۆ یەکێتی. ئەوانیش بڕیاریاندا بارودۆخەکە بەلایەکدا بخەن. سەرکردایەتی حشع دەڵێت ئەو سەرکەوتنە کاتەی بەرەی جوود لە بالیسان سەرکردایەتی حیزبیان لە پشت ئاشان تووشی لە خۆبایی بوون کرد. هەر لەم بارەیەوە کەریم ئەحمەد سکرتێری پێشووی حیزبی شوێعی کوردستان دەڵێت لە نامەی ئەبوو حیکمەت بیستم کە پارتی و حسک دەیانەوێت چالاکیەکی سەربازی بکەن و یەکێتی لە ناوچەکە دەربکەن و پێداگرن کە دەبێت ئێمەش بەشداری ئەو چالاکیە بکەین چونکە ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ ئەواندا هەیە. سەرکردایەتی حیزبی شوێعیش لە وەڵامدا وتبوویان کە نابێت ئێمە کارێکی ئاوا بکەین چونکە ئێمە لەگەڵ یەکێتی ڕێککەوتنمان هەیە. دواتر وەڵامی نامە دێتەوە کە پارتی و حسک سوورن لەسەر بەشداریکردنمان، ئەگەرنا بوونمان لە ناوبەرەی جووددا نامێنێت و پەیوەندیەکانیشمان ئاسایی نابن. کەریم ئەحمەد نایشارێتەوە کە لە وەڵامی دواتردا بۆ ئەبوو حیکمەت کەوتونەتە هەڵەوە و هەڵوێستیان دوودڵی تێدا بووە و بابەتەکەیان بۆ ئەو بەجێهێشتووە وەیە ئەویش لە چالاکیەکەدا بەشداری کردووە. هەر بۆیە لە 28 بۆ 29 چواری ساڵی 1983 هێزەکانی بەرەی جوود هێرشیان کردە سەر بارەگای یەکێتی لە بالیسان و دەستیان بەسەر مەڵبەندی یەکێتی داگرت. هەر لەسەرەوە بەشداریکردنە بەهادین نووری کە ئەو کات بەرپرسی هەردوو مەڵبەندی سلێمانی و کەرکووکی حیزبی شوێعی بوو دەڵێت حسک بێزار بوو لە دەستدرێژیەکان یەکێتی، هەر بۆیە ئەو گەلە کۆمەی پارتیان لاپەسەند بوو. سەبارەت بە حیزبی شوێعیش سێ هاوڕێی عەرب لە پشت ئاشان بوون کە سەریان لە هیچ دەرنەدەکرد و وەک نەبوو وابوون و بڕیاری سەرەکی لە لای کەریم ئەحمەد و عومەر عەلی شێخ و ئەحمەد بانی خێڵانی بوو لەگەڵ سکرتێری حیزب عەزیز محەممەد. ئەمانە شوێعیان ڕاپێکی شەڕی براکوژی کرد. سەرکردایەتی حشع دەڵێت هێرشکردنە سەر بارەگای مەڵبەندی چواری یەکێتی کارێکی کورتبینانە بوو کە ئەنجام درا. دواتریش بوویە ئاگر خۆشکەری شەڕی براکوژی. لەو شەڕەدا 7 پێشمەرگەی یەکێتی بوونە قوربانی. دواتر لە 1 ساڵی 1983 ڕەمزی تۆڵە بە سەبرە ئەمما بە زەبرە لە رادیۆ پەخشکرا و لە ڕۆژی دواتر هەموو بارەگاکانی پارتی و حسک و حشە دەستیان بەسەرداگیرا و بەڵگە و نووسراوێکی زۆر کەوتە دەست یەکێتی. هەر لەسەر ئەو شەڕە ئەندامێکی حشع دەڵێت یەکێتی ئەو شەڕی بە سەرکەوتنێکی گەورە لە قەڵەمدا و خۆیان بڵاویان کردەوە کە بەم سەرکەوتنە توانیویانە کۆتایی بەوردە شەڕ بهێنن لە ناوچەکەیان. لەم شەڕەدا بێ لە زیانی گیانی گەورە زیانێکی سیاسی و معنەوی گەورەیان لە بەرەی جووددا. لەو شەڕەدا 64 کەس لە حش و 13 کەس لە حسک و چەند کەس لە پارتی و دەیان کەسیش لە یەکێتی کوژران. لە دوای ئەو شەڕەوە دوو ناوچە دروست بوو کە پێشمەرگەی تێدا بوو کە دواتر ئەو دوو ناوچەیە بوونە هەوێنی هەڵگیرساندنی شەڕی براکوژی لە کوردستان.